بەڕێز دکتۆر دەیڤد فلیپ مامۆستای زانکۆی ئۆکسفۆرد لە نیویۆرکەوە لەگەڵمانە. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. ینی ئەو فەرماندەنی کە لە ئێران کوژراون ئەما جەنگەکە ناباتە قۆناغێکی ترەوە و گرژوەڵۆزیەکانی ناوچەکە زیاتر ناکات، جەنگ و ڕوبەڕووبوونەوەکان زیاتر ناکات، چونکە هەر ئێستا بەرپرسی هەواڵگری سوپای پاسدارانی ئێران و جێگرەکەی کوژراوە. نەتەنیاهو ئەمەی پشتڕاست کردوێتەوە. سەرکردە وڵاکانی ئێران بەرپرسی هەواڵگری و سەربازیان کە دەکوژێ لەلایەن ئیسرائیلەوە ئەمە وا دەکات کە ئێران زیاتر تووڕە بکات و تۆڵە بکاتەوە. ئێمە پێمان وایە کە ئێران هێرشی دیکەی موشکی و درۆنی بکاتە سەر ئیسرائیل و ئەم کردەوانە ئیسرائیل زیاتر و زیاتر تاران تووڕە دەکات. باشە، ئەمریکا تا کوێ لەم جەنگە ئەوێ وەکو بێلایەنێک خۆی نیشان بدا؟ دەستێوەران ئەکات لە ئەم جەنگەی کە هەیە و چونکە پۆتن باسی لەوە کردبوو یاخود ترامپ دەڵێت ئەم جەنگە ڕاگرم. وەزیری دەرەوەی ئەمریکا مارکۆ ڕۆبیۆ ڕاگەنراوێکی دەرکردووە کە ئەمریکا بە هیچ شێوەیەک لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران بەشدار نابێت و دۆناڵد ترامپ سەبارەت بەم هێرشانە ئاگادارە و ئەمریکا دەیەوێت دوورکەوێتەوە لە هێرشکردنە سەر ئێران و بە شێوەیەکی ئاشکراش ئەم قسەی کردووە و دەزانێت کە ئەمریکا چی دەوێت لە ناوچەکەدا و ئەمریکاش بەرگریکارێکی بەهێزی ئیسرائیل لە ناوچەکە. زۆر باشە دکتۆر، لە پلانەکانیان دژ بە ئێران ئەمریکا و ئیسرائیل هاوبەشن؟ بەڵێ ئەوان هاوپەیمانن، زیاتریشن لە هاوپەیمانێک و پەیوەندێکی زۆر نزیکیان هەیە پێکەوە. هیچ گومانێک نییە کە ئەمریکا ئاگادار بووە لە بەرامبەر ئەم هێرشانەی ئیسرائیل بۆ سەر ئێران و پێش ئەوەی کە دیپلۆماسیەت و گفتوگۆی دانووسانی نێوان ئێران و ئەمریکا ڕوو بدات، ئێران چەندین هەوڵی ناسەقامگیرکەرانەی گرتبوویە بەر لە ناوچەکەدا و ئەمریکا ئاگادارە بە تەواوی کە ئێران چی دەکات و چی دەوێت لە. زۆر باشە دکتۆر، ترامپ بەتوانێت جەنگەکە ڕابگرێ؟ نەخێر، من پێم وانە بتوانێت ڕایگرێت. ناتەنیاهۆ بەو شێوەیە دەرناکەوێت کە وەک ترامپ بیر بکاتەوە و بتوانێت جەنگەکە ڕابگرێت و لە دوای ئەو کۆبوونەوەی کە لە عومان بەڕێوەچوو لە نێوان ئەمریکا و ئێران، ئێستا ئیسرائیل لەم ساتەدا سەرنجی لەسەر هێرشکردنە و بەو شێوەیە نییە کە ترامپ دەیەوێت. زۆر باشە، ینی ئەم هێرشانێکی ئیسرائیلەکە دەتوانێت سیستەمی بەرگری ئێرانی ببڕێ و کۆتایی بە ینی سیستەمی یاخود پرۆگرامی ئەتۆمی ئێران بهێنێ. بە تەواوی ئێستا توانە سەربازیەکانی ئێران لاوازبووە بەهۆی هێرشەکانی ئیسرائیلەوە. فۆردۆ بنکەی ئەتۆمی فۆردۆ ئێستا بە شێوەیەکی تەواو پارێزراوە، چەندین میل لەژێر زەویەوەیە و هەروەها تاوەکو ئێستا ئیسرائیل ئەو تەکنەلۆژیای نییە کە بتوانێت بگاتە ژێر زەوی و سنتەرفیجەکانی ئێران لە ناوبەرێت. زۆر باشە، کەواتە لەم هێرشە پێویستی بە ئەمریکایە بۆی کە بتوانێت سیستەمی یاخود پرۆگرامی ئەتۆمی ئێران لە ناو ببە. کەواتە ینی بۆ چارەسەرکردنی ئەمە پێویست بە گفتوگۆ و دانووسان نیە لەگەڵ ئەمریکایە؟
بەڵێ بەدڵنیاییەوە دەبێت گفتوگۆ بکات لەگەڵ ئەمریکا. من پێم وایە ناتەنیاهۆ دەیەوێت ئەمریکاش بێتە ناو جەنگەکەوە و دەیەوێت دۆخێک دروست بکات کە فشار لە ترامپ بکات بێتە ناو جەنگەکەەوە و هیواخوازە سوپای ئەمریکاش هاوشانی سوپای ئیسرائیل لە دژی ئێران بجەنگن. ئەمە هیچ ئەنجامێکی نابێت لە ڕووی سەربازیەوە، دەبێت بە دیپلۆماسیەت کێشەکە چارەسەر بکرێت، هەمووی لەسەر کات وەستاواتەوە، دەبێت ئەمریکا ڕۆڵی خۆی بگێڕێت بە شێوەی دیپلۆماسی کێشەکان چارە. زۆر باشە ڕۆڵی داهاتووی ئەمریکا دەبێت چی بێ؟ ینی چونکە ترامپ بەڵێ ئێمە جەنگەکە ڕاگرین وەکو چۆن جەنگی نێوان ینی جەنگی نێوان پاکستان و هیندستانمان ڕاگرت، ئەم جەنگەش ڕاگرین و هیچ هەنگاوێکی کرداریش تاوەکو ێستا نەنراوە. بە پرسیارەتی ئەمریکا هەنگاوەکانی داهاتووی ئەمریکا چییە بێت، چۆنە بێت؟ کاتێک کە ترامپ لە کەمپینی هەڵبژارنەکەیدا دەربارەی جەنگ قسەی دەکرد، دەیوێت جەنگەکان ڕادەگرم، دەربارەی ئێران قسەیە کرد، دەربارەی کۆریای باکوور لەبارەی ئۆکرانیا قسەی دەکرد و دەرەنجامێکی ئەرێنی تاوەکو ئێستا ڕووی نەداوە. من پێم وایە ئێستا ترامپ دەیەوێت بە ڕێڕەوێک کار بکات بۆ ئەوەی کێشەکان کەم بکاتەوە و دەبێت سەرڕای هەموو ئەمانەش هیچ ئەنجامێک نەبەوە، بەڵام دەبێت ئێستا ئیدارەی ترامپ تاکتیکی خۆی بۆ هێوەرکردنەوەی دۆخەکە و ڕاگررتنی جەنگەکان بگۆڕێت. زۆر باشە، لە ژێر فشار و بردومانکردن و جەنگدا هیچ گفتوگویەکە کرێ بۆ ینی سەبارەت بە پرۆگرامی ئەتۆمی ئێران. ئێران نەچێتە ژێرباری ئەم گفتوگۆیانەوە؟ بەڵێ دەکرێت دانوستان هەبێت، کاتەکە دەڕوات بە تێپەڕبوونی کات دەکرێت ئێران بێتە سەر مێزی گفتوگۆ و ئێران نایەوێت کە هێرشەکانی زیاتر و زیاتر بکات و بەرەی زیاتر بکرێنەوە دژی ئێران. پرسیارەکە لەرەدا ئەوەیە دەوەستێتەوە سەر کار، ئایا ئێران دەیەوێت ئەم جەنگە بەردەوام بێت یاخود دەرگا دەکاتەوە بۆ دیپلۆماسیەت و بۆ ئەوەی بە شێوەی دیپلۆماسی کێشەکانی چارەسەر بکات؟ زۆر باشە دکتۆر، ڕێی بەڕێستان چیان؟ ئێران ئەوێ ئەم جەنگە بەردەوام بێ یاخود ئێران لەم کاتیا دانووسانیەوێ بۆی کەم کێشەیە چارەسەر بێ؟ ئێران سەروەری قاکەکەی پێشێل کراوە و هێرشی کراوەتەوە سەر. ئێستا فاکتەرێکی سەرەکی هەیە لەم پرسەدا و چەندین بنکەی ئەتۆمی و بنکەی سەربازی ئێران هێرشیان کراوەتە سەر بۆ ئەوەی کە ڕێڕەوەیەکی دیپلۆماسی بدۆزینەوە پێویستە دوورکەوینەوە لە پێشێلکاریەکان و پێویستە دەرگا بەڕووی دیپلۆماسیەت بکرێتەوە واز لەو هێرشانە بهێنرێت بۆ سەر بنکە سەربازیەکانی ئێران. تاوەکو ئێستا شتێکی وانە ئێران هێشتا هەز دەکات کە سەروەری خاکەکەی پێشەل کراوە و هێرشی دەکرێتە سەر و دەبێت ئێستا کردەوەی زیاتر کردداری زیاتر بگرێتە بەر بۆ ئەوەی وەڵام بداتەوە تۆڵە بکاتەوە لە بەرامبەر بە هێرشەکانی ئیسرائیل و ئەمە ئەم جەنگە کاریگەریەکی زۆری هەبووە لەسەر باشە دکتۆرانی لەم جەنگەدا هەم ئیسرائیل هەم ئێران ئاسمانی سووریا، ئاسمانی ئوردون، ئاسمانی عێراق بەکارێنن. یعنی ئەم جەنگا گەراوە بەردەوام بێ بەم شێوەیە و هێرشکردن بۆ سەر یەکتری بەردەوام بێ، گوێ بەکاردانەوەی دوڵەتیەکان نەدرێ، ینی لایانی دیکە ئەگەر هەیە بێتەراوەم شەڕەوە. ئێران ڕاگەیاندراوێکی بڵاوکردەوە ئەگەر هەر وڵاتی سێم لایەنی سێەم بەرەی جەنگ لە دژی ئێران بکاتەوە بە بەرپرسیار دەناسێنرێن و وەڵام دەدرێنەوە و هەروەها دەکرێت ببینرێت کە چۆن ئێران وەڵام دەداتەوە لە بەرامبەر ئەوەی ئەگەر وڵاتێکی دیکە هێرشی بکاتە سەر و بزانین ئایا
ئێران هێرش دەکاتە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە لە عێراق لە هەرێمی کوردستان یاخود نا. بێ دوای ئەوە ڕۆبات دکتۆر چونکە ئەمە کاردانەوەی قورس و زووی ئەمریکای بەدوا دادێت وەکو ترامپ بڵێ. من قسەکانی ترامپ دووبارە دەکەمەوە ئەگەر ئێران هێرش بکاتە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا و سەربازەکانی نرخێکی زۆر گەورە لەسەر ئێران دەکەوێت باجێکی زۆر گەورە ئەدا. باشە ئێران لە بەرژەوەندی لەم کاتەیە لە بەرژەوەندیەتی لەم کاتێ ئەمە بکات ئەمە ئاکات ئێران. نازانم کە بژاردەیەکی دیکەیان هەبێت. ئایا هێرشەکان بەردەوام دەکەن یاخۆ نا لە ڕۆی دەرونیەوە ئایا ئامادەن ئەم بەرەی جەنگە لە خۆیان بکەنەوە ئایا ئەم مەترسیە هەڵدەبژێرن ئایا ئەم ڕیسکە ئەکەن یاخود نا جارێ نازانین وەڵامی ئەم پرسیارە چی دەبێت. زۆر باشە لە بەرژەوەندی ئێرانە یعنی بەردەوامی بەم جەنگە بدات چونکە بەردەوام کاردانەوەی هەم خۆی هەم ئیسرائیلی بەدوا دەدێت هەر کاتە ئیسرائیل هێرش بکات ئێران چەند جار گێرشەکاتەوە سەر ئیسرائیل یعنی بەردەوامیدان بەم جەنگە بەم شەڕە لە بەرژەوەندی کێیە لە ناوچەکە. لە بەرژەوەندی هیچ کەس نییە. جەنگ هەمیشە کارێکی خراپە کەس تێیدا سەرکەوتو نابێت پێویستە بە دیپلۆماسی و گفتوگۆ کێشەکە چارەسەر بکرێت و دەبێت لەسەر ئاستی باڵا گفتوگۆ بکرێت ئەمە کاتی دەوێت. هێستا دۆخەکە هێرشەکان گرژەکان نوێ بەڵکو کاتی دەوێت بۆ ئەوەی بتوانێت دەرگای دیپلۆماسیەت بکرێتەوە و کێشەکان بە دیپلۆماسیەت و ڕێگەی گفتوگۆ چارەسەر بکرێت. زۆر باشە ینی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست گرژوی ئاڵۆزێکی زۆر ینی دروست بووە وەنێم هێرشانەوە وەکوتم ئاسمانی وڵاتان بەکارهێنرێ یەکێک لەوانە عێراقە. عێراق چۆن ئەتوانێت لەم نێوەندەدا سەروەری خاک و ئاسمانی خۆی بپارێزێت چونکە سەروەری ئاسمانی عێراقیش بێگومان بە پێی ڕێککەوتنی ساڵی 2008 بەدەست ئەمریکایە چۆن ئەتوانێ ئەمە بکە ئێران یاخود عێراق. من پێم وانە بتوانن ئەگەر ئێران بێوێت هێرش بکاتە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان و لە عێراق ناتوانێت ڕێگری لەمە بکات. گرنگە بەرپرسانی هەرێمی کوردستان و بەرپرسانی عێراق پەیامێک بدەنە تاران ئێمە نامانەوێت ببینە بە شوێک لەم جەنگە ئێمە هیچ شوێنێکمان نییە لەم جەنگەدا ئێمە دەمانەوێت کێشەکە بە ڕێگەی گفتوگۆ چارەسەر بکرێت وەکەوەی کە پێشتر پێم وتن ئەمە کاتی دەوێت چونکە جەنگەکە نوێیە بەڵام دەکرێت زیاتر و بۆچی بێدەنگی بە ئەنجومەنی یاسایشی نێودوڵەتی بە نەتەوەی گرتوەکان بۆ بێدەنگی بە ئەوروپاوە دیارە بۆ ئەم بابەتە بۆ بێدەنگە ئەوروپا. هێشتا هەڵوێستێکی ڕوونی یەکێتی ئەوروپا دەرنەکەوتووە هەندێک ئەندامانی یەکێتی ئەوروپا پشتیوانی لە ئیسرائیل و ئەمریکا دەکەن هەندێکی دیکە دژی ئەم سیاسەتەن و دابەشبوونێک هەیە لە نێوان یەکێتی ئەوروپادا سەبارەت بە جەنگی غەزە و سەبارەت بە شەڕی غەزە و سەبارەت بە جەنگی ئۆکرانیا و تاوەکو ئێستا نەیانتوانیەوە بە شێوەیەکی باش نێوەندگیری بکەن لە پرسەکاندا. زۆر باشە دەبێت چی بکەن دکتۆر بۆ وەساندنی ئەم جەنگە چونکە ینی قازانج بە ناوچەکە ناگەێن و دۆخی ناوچەکە لە ڕووی ئەمنیەت و ئاسایشەوە خراپترەکە یەکێتی ئەوروپا چی لەسرە و ئەتوانێت چی بکات بە وەساندنی ئەم شەڕەچکە بەشێکی زۆر ینی لە فەڕەنسا بەریتانیا ئەڵمانیا داواکەن کە ئەم جەنگە بێ ڕابگیری. ئەگەر هەموو ڕێکخراوەکان کۆ بنەوە یەکگرتوو بن دەکرێت بە پرۆژە یاسایەک
ئەم کێشانە چارەسەر بکەن و هەمووان بوەستنەوە لە بەرامبەر بڕیارەکان بوەستنەوە و جەخت لە دیپلۆماسیەت بکەنەوە جەخت لە چارەسەرکردنی کێشەکان بە گفتوگۆ بکەنەوە و بەهۆی ئەم گرژیانەوە دەکرێت نرخی نەوت زیاتر و زیاتر گۆڕانکاری بەسەرا بێت و ئەوانیش کاریگەر دەبن و دەبێت ئەندامانی یەکێتی ئەوروپا ئەندامانی نەتەوە یەکگرتووەکان زیاتر و زیاتر کار لەسەر دیپلۆماسیەت بکەن. زۆر باشە دکتۆر بابەتێکی دیکەیە ئەویش گەڕووی هورمزە ینی گەڕووی هورمز ئەگەر بێت و لەلایەن ئێرانەوە وەکو زەختێک وەکو فشارێک ینی ئەو گەڕوە دابخرێ شکاریگەرێکی لەسەر ئابووری جیهانە بێ. کاریگەریەکی گەورەی ئابووری لەسەر جیهان دروست دەبێت و نرخی نەوت بە تەواوی لەسەر ئاستی جیهان بۆ هەر بەرمیلێک $10 ئەچێتە سەر و کاریگەریەکی زۆر گەورە دەبێت و ئەمەوە ئاکات کە گواستنەوەی نەوت بۆ بازاڕەکانی جیهان نزم بێتەوە و پێویستە بە شێوەیەکی دیپلۆماسی وڵاتان کار بکەن بۆ ڕێگریکردن لەم پرسە. زۆر باشە چیە بینین دکتۆر هێرشی زیاتر ببینین یاخود چاوەڕوانی هێوربوونەوەی دۆخەکە بکەین؟ ئێمە حەز دەکەین دۆخەکە هێور بکرێتەوە بەڵام بەداخەوە دەبینین هێشتا هێرشەکان بەردەوامن و ئیسرائیل هێرش دەکاتە سەر ئێران و ئێرانیش بە پێچەوانەوە پێویستە بە شێوەی دیالۆگ و گفتوگۆ کێشەکان چارەسەر بکرێت تاوەکو ئێستا هەردوو لایەن هەڵوێستیان ڕوونە دەیانەوێت جەنگەکە بەردەوام بێت و نەیانەوێت کەسێک ببێتە نێوەندگیر و کێشەکانیان بۆ چارەسەر بکات. زۆر باشە دکتۆر ینی بەرپرسیارەتی ئەمریکا دەبێت چی بێ ئەبێ ئەمریکا چی بکات بۆ وەساندنی ئەم جەنگە چی پێکرێت؟ ئەمە پرسیارێکە کە $10 ملیار تێدەچێت. ئەمریکا وەک هاوپەیمانێک سێری ئیسرائیل دەکات و توانایەکی زۆری هەیە و پاڵپشتێکی زۆری هەیە لەو ئیدارەیە ئێستادا و پشتیوانێکی زۆری دەکرێت لەلایەن ئیدارەی ترامپەوە و ئێستا ئیسرائیل کە هێرش دەکاتە سەر فۆردۆ و نەتەنز و بنکە ئەتۆمیەکانی ئێران فشارێکی زۆر دروستکراوە لەسەر ترامپ تاوەکو ئەم جەنگە ڕاگرێت و تاوەکو ئێستا هەوڵەکانی ئێران وەڵامی ئێران پێشبینی نەکراوە هێشتا دەیەوێت تۆڵە بکاتەوە و پێ دەچێت ئەم گرژانە هێشتا هەر بەردەوام بن. بەڵێ بەڕێز دکتۆر دەیڤد فلیپ مامۆستا لە زانکۆی ئۆکسفۆرد سوپاس مامەدەبوونی بەڕێستان بەخێر بێن لە نیویۆرکە لەگەڵمان بوون.